لە ساڵی 2012ەوە ئەنجومەنی وەزیران و وەزارەتی سامانە سروشتیەکان و دەستەی چاکردنی ژینگە بەردەوام بڕیاری داخستنی پاڵێوگە نایاساییەکان دەردەکەن، بەڵام تا ئێستا حکوومەت نەیتوانیوە ئەو پاڵاوگانە دابخات کە بوونەتە هۆکاری پیسبوونی ژینگە و خراپی کوالیتی سوتەمەنی. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای هەولێریش ئاشکرای دەکات ئەو پاڵێوگانە هیچ مەرجێکی یاساییان نییە، بەڵکو بە شێوەی قاچاغ و بە نایاسایی نەوتی خاو لە حکوومەت و کۆمپانیا حیزبیەکانەوە وەردەگرن و سوتەمەنی لێ دروست دەکەن. بەرەوەی ئەم پاڵاوگانە لەلایەن کۆمپانیای زەخمی وەکو بە نمونە کار خامیان پێدەدرێ، ئەمان دێن تەسفیەی دەکەنەوە. ئەوە ئاسان نییە. ئەم پاڵاوگانە هەر هەمووی دەستی باڵای لە پشتیوەیە، خاوەنی کەسی دیارن ناو حیزبەکانن، تەنانەت کەسی وای تێدایە ئەندامانی سەرکردایەتی و حیزبانن، بە تایبەتی حیزبی دەسەڵات. بۆیە کەس نەیتوانیوە تەنانەت هێندێ جار لەسەر دەسەڵاتی پارێزگاش نەتواندرەوە ڕوبڕویان ببنەوە. هەندێ جار لێرە و لەوێت چەندانەیەک قەپات کراون، هەندێکیان بەشێکیان خامیان دەست نەکەوتووە، هەر خۆیان بازاڕیان نەماوەدایان خستووە. ئەگەنا خەڵکانێک هەر بەردەوامن خامیان دەسەکەوێتن، هەندێ جار لە ڕێگەی حکوومەتیشەوە دەستیان دەکەوێتن بە واستە و بە برادرایەتی و بە عیلاقەی شخصیەوە. بۆیە ئەم پاڵاوگانە ئی کەسی سادەنین، کەسی هەژار ناتوانێن پاڵاوگانە دانێ. بە پێی زانیاریەکان لە هەرێمی کوردستاندا زیاتر لە 200 پاڵاوگەی نایاسایی بوونیان هەیە. هاوکات بە دوواداچوونەکانی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و هەولێریش لەوە دڵنیا بوونەتەوە کە ئەو پاڵێوگانە بوونەتە سەرچاوەی ساختکردنەوەی نەوتی دزرا و قاچاغی بیرەنەوتەکانی هەرێمی کوردستان کە لە ڕێگەی بەرپرسە حیزبیەکانەوە بە پاڵێوگەکان دەدرێت. ئەوانیش بە نرخێکی گران بەنزین و سوتەمەنی بە هاوڵاتیان دەفرۆشنەوە. هاوکات ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانیش دەڵێت بەرپرسی حیزبی لە پشت پاڵێوگە نایاساییەکانەوەن و هەر بۆیە حکوومەت خەمساردە و ناتوانێت دایان بخات. کۆمەڵێک مەسوول لە پشتیەوە و کۆمەڵێک حیزبی دەسەڵاتدار لە پشتی ئەم پاڵاوگانەوە و نەبوونی ئیرادەیەک لە پشتی ئەم دەسەڵاتەوە نایەنێت ئەم کۆگانە داخن لەبەرەوە لە بەرژەوەندی لە مەسلحەتی خۆیانە. ئەوان هیچ کاتێک گویان بۆ بەرژەوەندی هاوڵاتیان نەداوە، بەڵکو تەنها ئەیانوێت کاری خۆیان ڕایکەن و بەرژەوەندی خۆیان و مەسلحەتی خۆیان لە چیابی ئەویان کردووە. لەبەر ئەوە حکوومەت بەداخەوە نەیتوانی وەکو پێویست ئەم پاڵاوگانە داخات. لەبەر ئەوە پێویستە لیژنەیەکی باڵای پەیوەندیداری پسپۆرت دروست بکرێت و هەموو دەسەڵاتێک و سەلاحەتێکی پێ بدرێت لە بەرامبەر داخستنی پاڵەوگە نایاسایانە. لە نوێترین بڕیاریشدا ئەنجومەنی وەزیرانی هەرێم لە ڕۆژی 5 ئابدا بڕیاریدا لە ماوەی 2 مانگدا لیژنەیەک بۆ داخستنی پاڵێوگە نایاساییەکان پێک بێنێت، بە شێوەیەک هەم پاڵێوگەکان دابخات و هەم شوێنەکانیشیان پاک بکرێتەوە. بەڵام ئەوە 2 مانگەکە تەواو بوو، نە لیژنەکە پێگەێنرا و نە پاڵێوگەکانیش داخران. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی، پەیام، سلێمانی.